تەسبیحی دەستەوە بۆ تەسبیحی بامێ زۆر سوپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بێمەش لە ستودیۆ تەسبیحی بامێ مەدەستە بەزەمە تەسبیحی بامێکە خواردنەکانە ئەنجاران دەرزیەکان دەستمان دایکمان لەگەڵ بەکرایت بڕۆ خەریکی بامێجنین و قنچەکردن و ئەوە هەڵیان و ئەواسی وشکیانە کردو بۆ وەرزەکانی تر بەز ئێستا خۆشوەختانە ئەوە بوو بە براندیش بامێمان ئاوا لێ کرد و خستمانە نەو بابەتەکان لەگەڵ دەیان جۆری تری بەرهەمی کوردەواری ئێستا بەم جۆرە پاکێجەی نەجوانە براندێکی نوێ دەسی پێکردو هاوکارم سەحەر زانەری زیاترتان نەداچێ جا هەر بامێ نییە ئاری لەو ساوە ئەمە خەریکی نەهاوەکۆ مەتەڵ هەڵیە هێرین ئەمە کوولەکەیان وش کردووە لیمۆ کە هیچ جۆرە جیاوازەکانی سەوزەکانە سیرە ها بیبەری ڕەنگیەکان هەیە ئەمەنە ڕەنگی جوان اینجا خۆی جوانەکەشی لەوایە کە ئەم هیچکە یعنی وشکیان کردووە ئەکەن هەمیشە بەردەست بێ بۆنەکەشی زۆر یعنی وەکو خۆی ماوەتەوە و هەوڵیانداوە کواڵیتیەکەی زۆر گۆڕانکاری بەسەرانەیە چون زۆر جار ئەگەر پرۆسی وشکردنەکە دروست نەبێ پرۆسەیەکی با بڵێن وەکو خۆی نەبێت ئەبینینیان تامەکەی یان بۆنەکەی یان کواڵیتیەکەی بەهاکی گۆڕانکاری بەسەرادێ بەڵام ئەمان هەوڵیانداوە کەمترین گۆڕانکاری بەسەرا بێ هەر بۆیە کاک محەممەد جاسم خاوەنی براندی وشکین لە لامان ئامادەیە کە چەند جوانە هەلیکاری دروست کردو براندێکی کوردیمانەیە ئیشەڵڵا جاخۆشی پێمانەڵێ بۆ نمونە ئەم براندە توانویەتی بچێتە دەرەوە یاننا بۆی کە موشایە بچێتە دەریشەوە سڵاوی لێبێت باشی کاک محەممەد زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونە پیرۆزبایان براندە نوێتان لێکین و کارێکی جوان و پیرۆزیشە بۆ کوردەواری سەلامەت جاخت پێمان بڵێتر لەسەر براندەکە چەندێکە ئیشەکەیت و چەندێک ئەسڵم پرۆژەکە و گەورە کردووەتەوە بنای خۆی گەورە ئێمە وەکو براندی وشکین پرۆژەکەمان لە قۆناغی سەی زانکۆوە لەگەڵ چەند هاوڕێکمان سیمینارێکمان هەبوو لەسەر وشکردنەوەی میوە سۆزەکان لەوەیە ناچار بین هەنێک ڕاپرسی بکەین و بەدەواداچوون بکەین بۆی کە بزانین خەڵکی خواسی لەسەری چۆنا و خەڵکی خواسی لەسەر بەرهەمی ناوخۆ هەیە یاخود دەرەکی و بۆچی ینی هەچکامێکیان هەڵبژێن بۆ کە ئەویان هەڵەبژێر لەوە بەدەواداچوونەکەمانە ینی کە ڕاپرسیمان کرد زۆربەی خەڵکی خۆی پێ باشتر بوو وتیان ناوخۆیمان پێ باشترە هۆکارەکەمان پرسی زۆربەی لەبەر کوالێتی بوو ئەنی کوالێتی ناوخۆ باشترە لە دەر ئەمە هۆکار بوو بۆی کە بەردەوام بین لەسەری ئیتر ئێمە وردە کارمان کرد لەسەری بە دووە گەڕان و لەگەڵ هەنێک لە دکتۆرەکانی زانکۆمانە قسەمان گرروپ پەیوەندیمان بەس کە چی بکەین چی نەکەین بیرۆکەکەم ینی خۆم خاوەنی بیرۆکە بووم و لەگەڵ هاوڕەکانمە بێکەوە بە تیمێک ئیشەکەین ئیتر لەگەڵ مامۆستاکانمانە قسەمان کرد کە خەریکی ئەم ئیشە بین و وردە خەریک بین و گرنگی زۆرمان بە کوالەتی ئەوەیەوە کە کوالەتیکی باشی هەبێت و وشکراوەی ناوخۆ بێت خەڵکیش خواستی لەسەر بێت لە دواتر ئیتر ڕاستی پرۆژەی گەنجانی کارساز هەبوو لێەوە بەشداریمان کرد و تەقدیممان کرد پرۆژەکەمان یەکێک لە 1300 پرۆژەکە یەکێک بلو 125 پرۆژەی کە هەڵبژێرە بە خۆشحاڵیەوە سپاس دەکەم ممنون بەزەم هەر بەڕێزیشتان سپۆنسەر بوون بەڵێ گەنجانی کارساز لە دوایش لە لوتکەی نیشتیمانی کارسازیەوە لەوێش هەر سپۆنسەر بوون دواتریش ئیتر دەرفەتی هاتە پێشەوە کە بەشداری بکەین لە پێشانگەکان پێشانگای مێدین عێراق و لەگەڵ کشتتوکاڵێکە لەوێ ژۆزم هەر ئێوە سپۆنسەرم بە خۆشحاڵیەوە جێ دەستخۆشی ئەوە بۆ ئێوە وەیتر لێوە ئێمە ینی لە پرۆژەی گەنجانی کارسازەوە وردە دەستمان پێکرد بەڵام پێشتر لە قۆناغی سێ و ینی 2 ساڵ ئەبێت ینی بە دوایە چین و خەریکین و ینی چۆن وشکیکەینەوە چی باشترینە چۆن کوالێتیان باشتر بێت و شێوازێ بکەین زۆر باش و تەندروست بێ بۆ خەڵکی ینی حەزیان پێ بێت باش وشکین یعنی هەر وشکردنەوە واتە وشکین وڵی وشکە نەبوو ڕاستە زۆر ناو هەبوو وڵا گەڕین بەدوایە بەدوای ناوەکانە بەڵام یەکێک لە ناوەکان وشکین بوو واتە بەرهەمێکی وشکراوەی تازە ئەمومان پێ جوانتر بوو ینی ناویتر هەبوو بەڵام ئەمومان مانادار بوو ئێمەش وشەیەکی مانادار و سادەمە هەڵبژار وشکی پەیوەندیش بە براندەکە بەڵێ ئەمانە لە کوردەواری خۆمانە من باسی یەکەم کردوتم بۆ مەدایکم ئەوێت بڕۆن ئەمە بکەن و هەڵیانە خست و بۆ ماوەیەکی زۆر ئێستا ئامێر هەیە بۆ وشەکردنەوە زووتر و خێراتر بابەتەکان وشکەکاتەوە ئێوە کام ڕێگایان ئەگەر نەبەر ئێمە بە هەردووکی ڕێگە وشکێکینەوە جیاوازی هەیە ینی هەز ڕێگەیەک ینی سێ ڕێگەمان هەیە توانم بڵم یەکێکیان تیشکی خۆرە یەکێکیان ئامێر بەکارێنیت
یەکێکی تریان فریزین درانگی پێوترێت ئێمە بە تیشکی خۆرەکە و بە ئامێر وشکی ئەەکەینەوە ئێمە هەوڵین زیاتر بە تیشکی خۆر وشکیکەینەوە بۆچی هەنێک ئامانجمانێ لەمە کە ساسە سروشتی بەبێ هیچ ینیەوە نیە بڵم جیاز خراپترە نە ئەم قسەی من وان ناگەێنێ بەڵام ئەوەی کە بە تیشکی خۆر وشکەکەیتەوە کولفەیەکی کەمتری تێچێ هەم لە ڕووی کولفەکە هەم دوو ئەوەی کە پارێزراوترە لە ڕووی وزەوە تۆ پێیسە کە ئامێرە بەکارنا وزەی کارەباتەوێ بەڵام ئەگەر بە تیشکی خۆشی ئەو زێت نایەوە سروشتی ترە بەڵام هەنێک لە بەرهەمەکان کە بە تیشکی خۆشکی تۆ لاوچە ڕەنگی لە دەست بات ئێستا بۆ نمونە ئەم سێوە ئەمەیان بەڵێ ئەوە سێوی زەردە هیچ شتێکیکەن وڵام خاڵیەوە ئەمە بێ بکرێتە ئەو بخورێت یا هەر بەشتی ئەخورێت تاقیقێرە زۆر تامی جیاوازیە خۆی هەنێکیان هەیە کە ئەیخیت لەبەر خۆرە وشکی یەکەیتەوە ڕەنگی لە دەستەیە ئێستا بۆ من ئەگەر بە ئامێر وشکەکەن ئەمەنە وشکە بێتەوە زڕ ئەبێ گەس ئەمە ناهێشتا ناوە گۆشتنەکەی هەر هەستی دانیش بێ بڕێوانیە تۆزە ئەوەندە ڕقە دان نایبڕێکی جیاوازی ئەم دوانەکە سێی سوورەکەمان ماشەڵامە زۆر ناسکە سێی سوورەکەمان سێی سوورەکەمان نەختی ئاوی لیمۆمان پیا کردووە لە بەری شەکری زۆرە سێوی سوور بۆیە ئاوی لیمۆبێک بۆ ڕەنگەکەی زۆر تێک نەچێت بەڵام ئەو سێوە زەردە هیچ شتێکی پێوەنەکە ڕەنگێکی جوانیشی هەردووکشیان بە تیشکی خۆروشکراون و بێ بەکارانی هیچ شتێکیانی ئێمە کار لەسەرمان کورە کە هیچ شتێکی ناتەندروست ناشوێنتان هەیە کوێتان لە ئێستا وەڵاو لە ماڵەوە خۆمان خەریکین بەڵام وردە ئینشاءالله ئەمانەی کاری لەسەرکەین و پرۆژەکە گەورەتر بکەین چونکە خەڵک خواسی ئەلحەمدوللا زۆر لەسەری هەیە و زۆر گرنگیان کە هەمووی تامی ئەکات ئێڵە تامێک جیاوازی ئەڵێ نەگەر خانم لە پشتی میشانەوە نەبێت تۆزێ خانمان لە پشتە خانمێکتان لە پشتەوە تیمێکین تیمەکە خانمێکی تیا بەڵە بەدنا خێزانمە و لەگەڵیشە سەلامەت بن مەمنون ئەتر ینی خۆمان چونکە چوارمان دەرچی بەشی زانستی خۆراک و کۆنتترۆلی جۆری اختصاصی خۆمانە واتە ئەمە بە ئاکادمی وش مەجای مەجای ئەم لەولایەتیانی جا ئێستا تەبانەکە خاتونێکیش بێترە زانێ بۆ نمونە ئەمە وشک بکرێتەوە چۆن بۆ خواردنەکە بەکەڵک دێ ئێستا بۆ نمونە هەندێکیان سەوزەیە بەڵێ بۆنەکەی تێک نەچووە وەکو تامەکەی تێک نەچوە ڕەنگەکەی تێک نەچووە ئەمە بۆ نمونە چۆن وشکتان کردوێتەوە هەر وەکو جاران نانەشان دراوتانەتە بەرخۆر ئینجامە جێتان لێ ناگرێم هەموو بۆ سەوز ئەمە ینی ئەمە شتێکە جیاوازیکی ئێمە ئەمەیە کە هەرمیوەکان وشک ناکەینەوە سەوزەکانی شوەکەینەوە ئەمە کەرەوزە ئەمە شیوتە ئەمە باینجانە وشکمان کردوتەوە کولەکەشمان هەیە هەر لە ینی ئەوە بەڵێ ئەوە تەماتەیە پاودەری تەماتەشمانە ینی دوو جۆر پاودەری تەماتەمان هەبوو ئەویان بیبەریتونە ئەویان بەریتونە پاودەری تەماتەکە ئەمەیان تەماتی کوردی وشکمان کردوێتەوە بەڵێ پاودەری تریشمان هەبوو ئەزام لای بەڕستانەوە ئەویان تەماتی عێراقیە ڕەنگیان جیاوازترە ئەمەیان ڕەنگی کاڵترە ئەویان ڕەنگی سوورێکی تۆخترە هەرمە چیە من شتێکی زۆر سەید ئەوەیان هەرمەیە ناوەکی هەڵسرە تاقی کەرەوزان تامی چۆن بوو من ئەم شتانەوە نەجوانم ئەم کیوێشتامی مزر و خۆشە ئەگەر بامە لێرە شتێک ڕابگەێن جان باشە بە ئیجازەی جەنابتان ئەم شۆ لە بەرنامەی کورسات کوردەواری ئەوەی ئەمان بینێت هەندێک لەم کەرەستانە ئاخێنە ناو بۆکسەکانەوە باشە کە هەڵی بێنن بەڵێ بۆنە وانە خۆسەیرەوەم بکرد نەمەزای چییە وانە ئاتیت خۆ ئاری نیشانەکەم بە بزانم بزان من لەکەم دەرچم لە لای ئێوە باوەڕکە خۆی نەویتە هەرمێ من بۆم لە قۆخی هەر نەمەزای لەواچێ لە بەهەیە بچێ ناوەکی بەڵام کە خۆی وتی هەرمێر بە من ماشەڵا بۆنەکەی فرێشە بیخۆ تاقیکەرەوە بۆنەکەی بزانم چۆنم والله گەرم بەڵام ئیجازەی جەنابتان پێنج بابەت لەمانە شۆ لە کورسات کوردەواری ئەتوان ئێستا بینێر بن بوختان زانەری کۆکەنەوە شەوەی هاتەوێ خەڵاتی ژۆرەگری ئەتەخوا بەسیار کاتە شوێنەکە بڵێ بن ئەما بم طبعا لە دوڕیانی سەرچنارە تەنیش دادگای نوێی سلێمانی پرۆژەی گران بولیڤارد شەوانە سەعات نۆ بۆ دە ئاری لەگەڵتانە بێ کاک محەممەد خۆش داوات لەگەڵیان ئینشاءالله وڵای ئەوەی هەر نەبێ یارمەتی بەشدار بۆکان پێنج بابەتە بەما ئەمە بەلامەوە گرنگ ئەمە بیبەرە بیبەری شیرینە ئەڵم قەیناکە با بیزانن لێ سۆمە زانیاری کۆکەنەوە تو پێنجەکە دوو تۆ وڵام ئەمە قۆخە هەرمێ بڵام ئەو تا خۆم خەریکە دەرناچم لە خەڵاتەکانە ئەوە چێ سەحر ئەوە جوانە ئاری بەخوا دیارە تۆ لە ئیشی مەتبەخا باشنێکەوە زۆر دیارە ئەمەش باشە ئەمە شەستەکەم یارمەتی ئەمە چیە کولەکەیە هەنێکیشی چوار پێنجە لەمانە ئابین ئەوە با هەم چکایە مە بەڕاستی پاڵپشتی بەرهەمی ناوخۆین هەر براندێکی کوردی بتوانێت خزمەت بە
بەرهەمی کوردی بکات ئێمەش هەوڵی ناساندنی دێن و بۆ خۆی ئەم تەوەرانە ئەم با بەرنامانەش مەبەستەکەی ئەوەیە تۆ لە ناو پرۆژێکی کارسازی گەنجان و ئەمانەیە بووی بۆ کە پرۆژەکەت بناسی وڵا بەدڵنیایەوە ڕاستی حەزەکەم باسی هەنێک بکەم ینی لەسەر میوش کراوە هەنێک زانیاری ئەوەی کە خەڵکی بەلایەوە گرنگ بێ میوش کراوە بەکاربێنێ باشە تو میوش کراوە خەڵکی زۆر لە ئێستا ینی سەرقاڵی هەیە زۆر تااقەت هەموو کەس تااقەتی ئاسان میوە پاکردن و چاکردن و بڕین و لەتکردنی نییە ئەسڵەن کاک محەممەد ئێستا زۆر جار بۆ منیوانداری هەروەکو چەرەست دای نەکرد لە تااقەتەکەش تۆ بگەڕێ ڕاستە بەدڵنیایەوە ئێستا تو ئەمانە ینی تو ئەتوانی سفادەی لێ بکەی لەوەی کە خەڵکە زۆر ناڵم سەرقاڵ و بێمەجالە ئەمە ئەتوانی وەکو هەروکو چەرەست لەگەڵ گیرفانی خۆتا هەڵێگری کیسێکی وا بێت بەدەم ڕێگاوە ناو سیارەیە یان بەدەم لە شوێنی ئیشەکەت ئەتوانی بیخۆ ینی سوودە تەندروستیەکەشی هەیە ئێمە ئامانجمان لە وشکردنەوە ئەو ئاوەی کەتیەتی لی دەرئەکەین بۆ ئەوەی بەرهەمەکە بۆ ماوەیەکی درێژ هەڵبگری ینی ئەم بەرهەم وشکراوانە تۆ ئەتوانی بۆ ماوەی 6 مانگ بۆ ساڵ هەڵی بگری هەنێکیان بگرە زیاتریش تۆ ئەتوانی هەڵی بگریت کاتێکە وشکیانەکەیتەوە ئەمە ینی لە ڕوە ئابوووریەکەەوە بڵێ قازانجە لە ڕوە تەندروستیەکە بڵێ قازانجە لەوەی کە تۆ نێخۆی باشترە یاخود ئەمە بخۆی سپادەی زیاتری هەیە باشە زۆر کەسێت ترسی لە میوەی وشکرا و ئەم بابەتانە هەیە ئەڵێ بۆ پرۆسی وشکردنەوە شەکریتی ئەکرێ هەیە میوەمان هەیە شەکری پێوە بکرێ و ئینجا وشکرێتەوە ئەوانە مەسەلەن ئەنووسێت یان بە خەڵکە وترێت ئەمانە بەو جۆرێ یان هەنەجار ئاریک بمبورە قسەکەشت ئەبڕم کە وشکی ئەەکەیتەوە چون ئاوەکەی لە دەسە بڕی شەکرەکەی زیاترە بێ ینی بۆ هەنی کەس لەو بۆشەوە ئەترسن ئەمانە چۆنن ئەم بۆ ئەمەیان ئەزانین وشکردنەوەی میوەکان کە تو ئاوەکەی لێ دەرەکەیت بوونە مادەڕی شاڵیەکان یان ڤیتامینەکان ئاوەکەیت لێ دەر چۆن ئیسفنجێک ئاوی تیابی ئەیگوشیت ئاوەکەی هێتە دەرەوە ئەمیش بەم شێوازێ مادەڕەکان ئەمێنێتەوە بەڵام هەنێکیان چڕ ئەبێتەوە ینی ئەوە نییە بڵێ ئەمانی ئێمە باسی خۆمانەکەم ئێمە ساسە سروشتێ هیچ شتێکمان بۆ بەکار نەهێناوە ینی بەس ئەو سێوە نەبێت ئای لیمومان بەکارهێناوە تامیشی بکەن تامێکی سروشتی خۆی ئەیە ینی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەوەیە بەڵام ئەوەی کە شەکری تێکرێ بەڵێ بە دڵنیایەوە هەیە لە بازاڕەمە تاقیم کردێتەوە زۆربەی هەیە شیرینە ینی تامی بۆچی هەیەە بۆ شەکری تێکا بۆی کە بماوەی درێژتر هەڵگیرێت یان بۆی تامی خۆشتر و شیرین دەبێت بەزەوەی ئێمە هیچ شتێکمان پێوە نەکرۆ ینی هەموو ساسە سروشتیە ئەمە زۆر گرنگیمان بەوەیەوە کە بەرهەمەکانمان ینی کوالەتیکی بەرز و باشی هەبێت ئەوەی کە وتت بن منە خەڵکی بەس کە تشتی خۆر کە تۆ وشکەکەیتەوە بەرهەمەکان ینی بەس تۆزە ڤیتامین سیە کێشەی هەیە لەگەڵ وشکردنەوەیە چی لێکن بۆ نمونە ئێساوە پرتەقاڵە ئەوانەی کە مزرەمەنیەکانن تۆزە ڤیتامین سیەکەی کەمەکە لە دەسەچێ بەڵام کەم ئەبێتەوە بەڵام بۆ مادەکانی تر مادەڕی شاڵیەکان یان ڤیتامینەکان ئەوانی تر بێ لە ڤیتامین سی وەکو خۆی ئەمێنێتەوە هیچ کێشێکی نییە بەست و ئاوەکەی لێ دەرکردووە شەو کاتە زیاتر هەز بە شیرینی ئەکەی بۆیە چڕتر ئەبێتەوە بۆیە ینی ئەگەرکەمتر بەکار بهێنرێ بەڵێ ینی جیاوازترە لە فرێش بەکاری بێنی کاک محەممەد ئێستا میوەکە وەکو چڕەست بەکاردێ بامیەکە ئەیکەیتە ئەو ئەیکەیتە چێشتەکە بیبەرەکە ئەی هاڕی بەس ئەمە چی لێکە چۆن بەکار ئەوش هەروەکو شلە لۆبیا وشکە ئەو باینجان و کوولەکەیش هەروە هەماش هیچ ئەیکەیتە ئاوەوە ئاسانە تازەکەیە زەردی کەوتاوە نەقەرەبوت کردەوە نەنەخۆی هەڵبێن باوەڕکە ئەوە زۆر نامۆ بوو لە لام ئەو میوەیە ئەو قۆق بوو چی بوو هەرمێکە زۆر نامۆ بوو لە لامانی شێوەکەیم بە وشکراوی نەبینی بوو ڕاستە بەس ئەوە لە کوردەواری دێر زەمانەوە وشکەکرێتەوە و زەردەکرێت لە دۆڵای نەمەزانی زانە خۆت سەرمانکە لە خواردن هیچ نازانێ ئەمە بۆ براندەکەت بەکارێنی ئەگەر سیفشتی بۆ نردی وەری نەگرێت بەناب هینەکە بکەم بە پەتەوە ئەوەیان پیازەکە پیازیش ینی وشکەکرێتەوە وەڵای منە یەکەم جار بەمزانم پیاز وشکەکرێتەوە زۆربەی بەرهەمەکان شایانی وشکردنەوە بەڵام هەر یەکێکیان بە شێوازی خۆی و ڕێگەی خۆی ینی جیاوازە ناڵم ینی ئەتوانی بڵێ سێوەکان و کووتم تۆزە ئەو شتانی کە شەکریان زۆرە زیاتر ڕەنگیان بەرەو قاوەی بوون ئەچێت بەڵام ئەوانی کە شەکریان کەمە کێشیان نییە تا ڕادەیەک لەگەڵ یاسە بۆ منەس سێوەکە بۆی وتم سێوی سوورەکە ئایلیمەمان پیاکرۆ بۆی ڕەنگی زۆر تێک نەچیانی بەپێی میوەکە ئەگۆڕێت بەپێی شێوازی وشکردنەوەکە ئەگۆڕێتەوە چی بەکان ئێمە بە جیاز و بە تیشکی خۆر وشکیانەکەینەوە بۆیە ینی ئاگامان لای بۆیە پرسیارم لەسەر پیاسکرد یان ئێمە دەیان جار لێرە بەرنامەمان کردەڵە پیاز کە لەتت کرد ئەگەر ئەو ژەمە نەخوارد پاش یەک کاتژمێر پیاز نابێ بخورێت کە لەت کرد ینی ئمە توێژینەوە هەیە لە سەری باب هەریسە چێشخانەکان بەڕاستی من بم لە جاتی لیژنەکانی قایمیت
چێشخانە بە چێشخانە ئاگەڕە مەگەر پیازەکەی ورد کردبوو لە ناو قاپێکا داینابووت بیبی خۆ نایڵمەوە زۆر زیان بەخش پیازی چێکلەوانی زۆرتری میکرۆب هەڵەمژێ ئیشی لەوەی وڵەگەر نەخۆشێک لە ماڵت بوو پەتای هەبوو لەو ژووری کاخێ پیازێک لاشکە وەری میکرۆبەکە بۆ ڕەڕوە بۆیە زۆر جار ئێستا من ئەبینم ئەچێم بەسەڵەن کەبابێکە خوا بەرژای خواڵە کاکە پیازێکی تازەم بۆ هێنی تێگەم لەوانەوانە ئەزانن کە پیازی تازیان بۆچی ئەوێت بۆیە وتم ئایا ئەمە وشکە کرێتەوە پرۆسەکەی جیاوازەوە نیە بە ئامێر و بەڵێ بە تیشکی خۆر ئەمان ڕاستی وشکراوە بە تیشکی خۆرە بەڵێ بەس تو کە ینی میوەکان هەمویان ئەو ئاوی کەتیایەتی هۆکارە بۆ خراپبوون میکرۆب و بەکتریا و ئەمانە زیاتر لە ناویە گەشەکەن ئێمە ڕێژەی بەکتریاوانە کە گەشە بکەن لە میوەکانە یان لە سەوزەکانە ئەبێت لە بینی سایە 20 بۆ ینی سایە 20 دابێت تا ڕێژی سایە 20 گەشەکەن بەڵام ئێمە کەمتریەکەینەوە لەم ڕێژێ میوەکان وشکەکەین و ینی ئاوەکەی تیا دەرەکەین بۆ سایە 5 سایە 10 هەیە سایە 15 ینی بەپی ئەوەیە کە گەشە ناتوانێت بکاتیە ئێستا بوون ئەمایان پیازی پاودەر هەر کردومانە بە پاودەر هەیە لە دنیای ڕاست هەر هەمان شتە خۆ وشکی ئەەکەنەوە دواتر ئەیکەن بە پاودەر ینی کێشەی نییە وەکو کێشە چونکە تو ئاوەکەیت لێ لابردووە ڕێگەت نەیەوە بەکتریاکانی ناوی میکرۆبەکانی ناوی تیا گەشە بکەن ئەوەیە جیاوازیەکەی وایە جا ئەمانە وتر ئیشەڵڵا بەنیازی کە پرۆژەکە گەورەتر و بەرفراوانترکە بۆ بەرفراوانترکردنەکەی پێویستە بە چیە بەدەر لەوەی کە بێگومان شوێنت ئەوێ بەڵام وەکو ئامێر ئەمانە وڵای بە دڵنیاییەوە ینی شوێنێکی ئەوێت هەم لە وشکردنەوەی کە چونکە ئێمە بە تیشکی خۆر وشکەکەینەوە و شتێکەکەنەوە سوسکی ئەوانە شەبەکە هەیە لەسەر ئەوان وشکمان کردو ئەمانە بۆ حازرکردن بۆ ئێرە بەڵام وەکوی کە ئەمانێت چۆن وشکیکەینە بە شێوازێک وشی بکەینەوە تیشکی خۆرەکە دوو هێندە و سێ هێندە بکات نەک بە ئەوەی کە چۆن بڵێ ڕاستە و خۆلی بادیان بۆ بە شەبەکە یان بۆ ڕای بخێن لە سەرزەوی ئەمەنا بە شێوازێکی ترەکە جیاواز لە هاچ کەسی تر ئەمە وەکو بڵێ لەگەڵ دکتۆرەکان مەقسەماگرۆ شێوازێکی تازەیە کە نییە بە شێوازێک بێ کە وەکو بیتێکی پلاستیکی بەڵام بە پلاستیک نەبەشتی تر کە ئەمان خۆمان ئەیزانی چۆن ئەوێ کە تیشکی خۆرەکە وا لێ بکات زیاتر وشک بکرێتەوە لە تیشکی خۆرەکە وای لێ بکەین دوو هێندە و سێ هێندەتر بێت وەلەو کاتانی کە تیشکی خۆر بەردەست نییە ئەمانەوێت بە جیاز وشکی بکەینەوە وەرگرتنی وزەی جیازەکەش ینی کارەباکەی ئەمانەوێت لە هەر لە تیشکی خۆرەوە بێت و ئێمە کار لەسەر چیش ئەەکەین کار لەسەر ئەوە ئەەکەین ڕێژی پاشەڕێی خۆراکی کەم بکەینەوە ئەمە زۆر گرنگە ینیشەکەەوە هەیە بەڵێ بە دووداچونمە گرۆسە 65 پاشەڕۆی خۆراک بڵام پاشەڕۆی سلێمانی خۆراکە ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە چۆن ئەتوانرێت کەم کرێتەوە بۆ نمونە ئەم سێوە یاخود سەوزەکان تو سێو ئەتوانیت بە فرێشی لە ماڵە بۆ مای هەفتەیە گەڵی بگریت ینی توێژینەوە شەیە کە بەرهەمەکان کە لە سەلاجەیە کە لە خەڵگیران خرانە سارکەرەوە لە دوای دو سێ ڕۆژ 150 سوودەکەی لە دەست بەڵام بە تیشکی خۆرەکە ئەم شێوازە نییە و تو بوون نەسێوەکە چۆن ئەتوانیت بوون ئەم پاشەڕە خۆراکی کەمکەیتەوە سێوەک جاری وایە لەتێکی ئەتوانی بخۆی بید ناخۆری ئەوەی تری خەسارە بێ فڕێ ئەدرێت بەڵام بەم شێوازە تۆ دانەیەک دوانیە خۆیت و ئەوەی تری هەڵە بە هەفتەیە سێ بەڵێ بەڵێ بە دڵنیایی باشەمە لە چۆ هەڵبژیری ینی ئێساوەیەوە بەم جوارە جوانە پاکێجینتان بۆ کردووە لە شوێنێکی چۆن ئەبێ هەڵبژێری لە شوێنێک ئەبێ هەڵگیرێت کە دوور بێ لە ڕتوبەت و شێ ئەمە فەنەکەیەتی کە ئەتوانی بۆ ماوەی 6 مانگ بۆ ساڵ ئەتوانی هەڵیگیری بگرە زیاتریش بەس دوور بێ لە شێ و ڕتوبە دوور بێت لەوەی کە ینی هەوا بچێتە ناوی کە شێ بکات و کە ڕوو بکات ناوی محەممەدی وادارین ئێمەوەکو کورسات هەمیشە پاڵپشتین هاوکارەبین بۆەوەی ناساندنی هەر بەرەمە بە بەرهەمەکەی جەنابیشتەوە هیوادارینجا ئێسامە کەرەوزە باشە لە بەردەسی بنای کەرەوزە بەرهەمی وشکینە کەرەوزە باوەڕکە کەرەوزە نعنایە خۆلوتم تێک نەچۆ ئادەی تۆ بیکەوە کەرەوزە هاتم فێڵێکم یەکەم جاردانێکیان نعنابووتم با بڵێ کاک محەممەدۆک و پێشنیارێکی وادارینە لێرە هەندێک سوودی کەرەوزەکە بنووسێ بە وشکراوی سوودەکانی چییە شێوازی هەڵگرتنی و لەگەڵ ئەکسپایر دەیتەکەشی هەروات بەرواری بەسەرچوون وەکو پێشنیارێک نانەوە ئەوە کە خۆمان ئمە بەشی کوالیتی کۆنتترۆلمان تاوا کردووە ینی یەکێک لە بابەتەکانی براندین بابەتی ئەکسپایر بەروارە وایە چکە باسی کروتی تازەیە بەرهەمەکەمان واتە براندەکە تازەیە دەستخۆشیتان لەکەین سەرکەوتوو بنەمە کارێکی زۆر زۆر پیرۆزە چیش بە کورسات بکرێ بۆ سەرخستنی پرۆژەکەتان لەگەڵتان شتێک ماوە باسی بکەین وڵایی هەر ئەوەی کە هیوادارم خەڵکی ینی تاقی بکەنەوە بەرهەمی وشکراوە لی نەترسن و لەوەی کە بڵێن شەکری زۆرە چونکە بەو ڕێژەیە زۆر نییە جاری وایە ئێستا لە هەر
لە کەناڵەکان ئەم قسەیە زۆرەکرێت جاری وایڵێن میوە بەکارمێن میوە شەکری زۆرە نا تۆ ناکرێت چەندها ساڵە بەپێی توێژینەوەکان هەڕەمی خۆراکی میوەی تیا بووە ناکرێت بڵێ میوە مەخۆ ناشکرێت بڵێ هەنێشت مەخۆ ینی خواردنی شتەکان بەپێی ئەوەیە چۆن ئەیخۆی کەی ئەیخۆی بە چ بڕێک ئەیخۆی ئەمە هۆکارە بۆ خراپبووینی شتەکان ناکرێت بۆ هەر کەسێکش بڵێ ئەم شتە بەو سایاسە خراپە ئەمانە خەڵکی لێ نەترسێنرێت هەم میوەکان هەم میوە وشکراوەکان ینی من پێشنیار بێت خۆم ئەڵم میوەی فرێش خۆ بەڵام ئەمە باشترە لە هەنێک ڕۆوەکوتم لە ڕووی ئابوووریەکەیەوە بۆ کەسێکە بۆ نە شتەکانی شەرە ماشتن تۆ دەستکەکەرەوە ڕۆژە دوو ڕۆژ بەکاری ئێمی بەڵام ئەوەی تری ئەتوانی هەڵبگریت ئەگەر بە وشکراوەی بەکاری بێنیت هەمە ڕەنگتریشە بەڵە بە دڵنیاییەوە ینی بە بڕی کەمتر قۆخێکە سێوێکە ئەیخۆی تە بەردڵتەگرێت بەڵام دوو پەڕ لە سێوەکەی و نازام قۆخەکەی و هەرمێکەوە ئاری هەڵی نەهێنا هەمە ڕەنگیشەی خۆی هەمە ڕەنگەی تر زووتریش بەردڵت ئەگرێ تێرە بیت ئەمە یەک دنیا سوودیە زۆر سپاس دەستە خۆش بە دووبارە حەزەکەم سپاسی ئەو کەسان کە پاڵپشتیان زۆر کردم بەجددی شایانی ئەوەن یەکێک لەوانە سێ دکتۆری بەڕێزی زانکۆکەی خۆم زانکۆی سلێمانی دکتۆر ڕەفیق دکتۆر بڕوا دکتۆر ئاڤان ینی بەزی پاڵپشتم بوون پاڵپشتی هەموو خوێنکاران بەعام و سپاسی پرۆژەی گەنجانی کارسازەکەم سەرپەرشتیارانی کاعلی و بەسەسخان و ئەوان وەسپاسی ئێوەکەم کە ئەم بانگەشتتان کردم و میرەبان خانیش ئەو زۆر هاوکار بوو هەر لێرەیە خۆتان لای خۆتانە زۆر مەمنونی ئەوانم و زۆر ئەو کەسانی کە پاڵپشتی گەنجانەکەن ینی بەجددی جێ دەستخۆشیە من ئەنیە بێ وەفایەکم هەبێت کە بۆ ئەو کەسانی کە پاڵپشتێکی من و هەم هاوڕەکانمیان کرۆ لەو پرۆژەی گەنجانی کارسازە دەستخۆشیان وەفا جوانە و زۆر سپاس بۆ جەنابەت سەرکەوتوبی کاک محەممەد یانی ئەوش بەرەمەکانی وشکین بکڕن بێت و دڵی چونکە کەسانی ئەکادیمی بە زانستی وشکیان کردوەوە واتێ دوو دڵمە بە لە گەڕێنی بەرەمەکە